ئێوە و بینەرانی خۆشەویستی NRT. دۆخەکە سەرەتا لە دۆخێکی نادیاردا بوو و هەر ئان ئەگەری ئەوە هەبوو کە شەڕێکی قورس ڕوو بدا، هەرچەند دوور بوو کە ڕوو بیهەوێ ئەو شەڕە بکات، چونکە دەیزانی لە بواری ئابوووریەوە لە بەرژەوەندی ڕووسیەدا نییە، بۆیە دوور بوو و بە هەمان شێوە کە دیتمان ڕووسیە وەک چۆن لە 2014دا بە شێوە بێ ئەوەی کە هێزی نیزامێکی ئەوتۆ بەکاربێنێ چۆ ناو کریمە و کریمەی لەگەڵ ڕووسیە پێوەست کردەوە و دیتمان کە ئەو شۆش هەردووک هەرێمی لۆهانسک و دۆنسکی ڕایگەیاند کە ئەو دوو هەرێمی سربەخۆن و سربەخۆی ئەوانی بە فەرمی ناسان. دیارە ڕووسیا هەمیشە بەو شێوەیە چۆتە پێشێ، وردە هەنگاو داوێ بۆ ئەوەی کە ئەو وڵاتانێک کە پێشتر لەگەڵ یەکێتی سۆڤیەت یا لەگەڵ شۆڕەوی بوون پێوەستی کاتەوە بە یەکێتی سۆڤیەت و ترسی ئوروپایەکانیش لە ڕاستیدا هەر لەوەیە. لە جیهانی فرەجەمسەری ئەمڕۆکەدا دیارە بە نەوعێک لە نەوعەکان ڕووسیە دەیهەوێ خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک هێزێکی کە ڕێبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لاستۆیە پێشان بدا و بەرەبەرە دەچێتە پێشێ و ترسی ئوروپایەکانیش لەو هەنگاو بە هەنگاو چوونە پێشەی ڕووسیەیە کە بەرەبەرە و ئەو وڵاتانی کە پێشدا لەگەڵ ڕووسیە بوون هەمویان یا ئەوەی کە ئیعلامی ئەوە بکا کە سربەخۆن یا ئەوەی کە پێوەستیان کاتەوە بە ڕووسیا و دەیهەوێ لە ڕاستیدا پشتوێنێکی ئەمنیەتی لە بەرامبەر ناتۆدا دروست بکە. بۆ وێنە ئەو دوو وڵاتەی کە ئێستا بە سربەخۆی ناساندووە دەیهەوێ وا بنوێنێ و وا کارەکە بەرێتە پێشێ کە لەگەڵ ناتۆ مەرزی هاوبەش یا سنووری هاوبەشی نەمێنێ، بەڵکو وڵاتی دیکە بن کە لەگەڵ ناتۆ مەرزی هاوبەشیانە بێت نەک ڕووسیا. باشە کاک جەمال، ینی پەیوەست بە ناساندنی ئەم دوو هەرێمە لەلایەن ڕووسیاوە و دانپێدانانیان وەک حکومەت یاخود هەرێمێکی سربەخۆ دەکرێت بڵێن ئەم قۆناغی ناکۆکیانی کە لە نێوان ڕووسیا، ئۆکرانیا و هەم یەکێتی ئەوروپا و وڵاتانی جیهانیش هەیە دەباتە چ قۆناغێکەوە؟ دەکرێت بڵین ئەمە سەرەتای دەستپێکی جەنگێکی دیکەیە؟ من گومانم لەوەدانێ کە شەڕ دروست نابێت لە ناوچەکە و هەر ڕووسیا بەوەندەی کە کردوویەتی ڕازیە و لەوە زیاتر ناچێتە پێشێ، هێزەکانی ناردوۆتە ئەو دوو ناوچەیە و لەوە زیاتر ناچێتە پێش و ئوروپاش حەز ناکا بە شەڕێک لەگەڵ ڕووسیا، ئۆکراینیش حەز ناکا بە شەڕێک لەگەڵ ڕووسیا. بۆیە ڕووسیا ئێستا بەو هەلومەرجەی کە تازە خۆڵقاوە ڕازیە و ئوروپاش جگەل لە مەحکومکردن و ئامریکا جگەل لە هەندێک تەحریم و ئابلۆقەی ئابووری چی دیکە ناکا و لەوە زیاتر شتەکە بەرەو ئاڵۆزی ناچێ، تەنیا دەچێت چوارچێوەی مەحکومکردنەوە لەلایەن وڵاتانی ئوروپاییەوە بۆ ماوەیەک وەگەوەی کە لە 2014 لە کریمە ڕوویدا و لەلایەن ئامریکاشەوە تەحریم و ئابلۆقە خستن بە تایبەتی بۆ سەر ئەو دوو ناوچەیە و گومانم لەوەدانێت لە داهاتوودا ڕووسیا لە هەوڵی ئەوەدا دەبێت کە لە ڕێفراندۆمێکدا ئەو دوو ناوچەیەش بخاتەوە سەر ڕووسیا. باشە، کەواتە دەکرێت بڵێن کە یەکێتی ئەوروپا هەڵوێستی چی دەبێت، چکە ئێستا لە ئێستادا زیاتر لە وڵاتانی یەکێتی ئەوروپا پاڵپشتی خۆیان بۆ ئۆکرانیا دووبات کردەوە دوای ئەوەی کە دوێنێ پوتین ڕێکەوتن یاخوددانی نا بە سەربەخۆی ئەو دوو هەرێمە. دیارە ئەوروپا پێشتریش ڕایگەیاند بوو کە پاڵپشتی لە ئۆکراین دەکا، بەڵام پاڵپشتی ئوروپا لە ئۆکراین تەنیا ئەوەی کە تا ئێستا هەبووە و لە داهاتووشدا دەبێت تەنیا لە چوارچێوەی مەحکومکردن و لە قالبی قسەکردندا دەبێت. ئوروپا ئەو ئامادەی نییە شەڕ بکا لەگەڵ وڵاتێکی وەک ڕووسیا لە ڕاستیدا. دیارە ڕووسیەش حەز بەو شەڕە ناکا و هەندێک وڵاتی ناوچەکەش هەوڵ دەدەن ڕێگری بکەن لە دروستبوونی ئەو شەڕە. بۆ وێنە هێزێکی یا وڵاتێکی وەکو تورکیەش تەنانەت حەز بەو شەڕە ناکا، چونکە ئەگەر
ئەو شەڕە ساز بێ گەورەترین گرفتی ئابووری بۆ وڵاتی تورکیا دروست دەبێت لە بواری گازی سروشتیەوە و ئەگەر گازی سروشتی رووسیا بۆ تورکیا نەچێ تورکیا لە بواری ئابووریەوە لە ڕاستیدا فەلەج دەبێت دیارە زۆر لە هەوڵدا بوون کە جێگرەوە بۆ ئەو پرسە بدۆزنەوە بەڵام تا ئێستا جێگرەوەیەکی ڕاستەقینیان بۆ گازی سروشتی بۆ تورکیا نەدۆزیوەتەوە و تورکیش کە هێزێکی ناتۆیە دیارە محکومی کردو ئەو کارەی پوتین کە کارێک کە تورکیا بۆ خۆی بە بەردەوامی دێکا دەچێت کۆمەڵێک ناوچە داگیر دەکا وەگەوەی لە عفرین کردی لە کۆبانی کردی لە هەندێک ناوچەی ڕۆژاوای کوردستان کردی بەڵام سیر لەوەدا هاتووە کردەوەکەی پوتین محکوم دەکا بۆیە ئوروپاش تەنیا لە چوارچێوەی محکومکردندا دەنا گومانم لەوەدانە کە ناچێتە خانەی ئەوەی کە شەڕێکی گەورە و قرس لە ناوچەکەدا ڕوو بدا ناوچەکە هەڵگیری شەڕێکی قرس نییە و رووسیا حەز ناکا و شەڕە ڕووبدا وڵاتانی ئوروپایی حەز ناکەنە و شەڕە ڕووبدا تەنیا ئەوەیە کە دەیان هەوێ خۆیان بسەلمێنن وەک هێزێک لە ناوچەکە دیارە هەندێک ڕێکەوتنی ژێر بەژێر ڕەنگە لەگەڵ ئوروپایەکان و تەنانەت لەگەڵ ئامریکا کرابێ دوور نییە لەگەڵ رووسیا ئەو ڕێکەوتنە کرابێ هەندێک ئەگەر و احتمال هەیە کە دەڵێن لەگەڵ رووسیا ئەو ڕێکەوتنە کراوە کە بەشێک لە ئۆکراین بۆ تۆ بەشێک لە ئەفغانستان بۆ چین ئێران بۆ ئامریکا و ئەگەری ئەو ڕێکەوتنانە لە نێوان ئەو وڵاتە زلهێزانەدا هەیە و ئەو وڵاتە زلهێزانە ئامادە نین شەڕ و پێکدادانێکی گەورە لە نێوان خۆیان ڕووبدا ئەگەر شەڕ بکەن بە شێوەی نیابەتی دەیکەن بە وڵاتانی دیکە دەیکەن لە ناوچەکانی دیکە دەیکەن لە سووریا دەیکەن لە ئێران دەیکەن باشە کاک جۆمالیانی ئێستا باس لە سەپاندنی سزای دارایی دەکرێت هەم بەسەر رووسیا هەم بەسەر ئەو دوو هەرێمەی کە ڕازی بوون بەوەی کە لەلایەن رووسیاوەدان بە هەرێمێکی سەربەخۆیاندا بنرێت کەواتە دەکرێت بڵین سزا ئابوووریەکان وا دەکەن کە ئەم هێرش و هەڕەشانی رووسیا دەیکات سنووردار ببن تەنیا ئەوە دەگرێتەوە کە رووسیا ئەوان ڕازی دەکا بەوەی کە هێرشی دیکە ناکە هێرش ناکاتە سەر ئۆکراین و بەوەندەی کە ئێستا کردوێتی ڕازیە وە کۆتایی بە هێرشەکانی دێنێ و هێزێک لەوێ جێگیر دەکا و ئەو ئابلۆقە و تەحریمە ئابووریانەش لە ڕاستیدا تەنیا ماوەیەکی کاتیە و بەشێک لە دام و دەستگا و ڕێکخراوەکانی دەتوانم بڵم ئەو دوو ناوچەیە دەگرێتەوە یا رووسیا دەگرێتەوە بەڵام لە درێژخایەندا ئەگەری ئەوە هەیە کە هەموو ئەو ئابلۆقە و ئەو تەحریمە ئابووریانە لابسنەوە باشە رووسیا ئێستا بە نەناردنی غاز بۆ یەکێتی ئەوروپا هەڕەشە دەکات پێتان وایە ئەم هەڕەشانە سەر بگرن من پێم وایە لەوەدا ئەگەر رووسیا بیهەوێت گاز نەنێرێ بۆ ئوروپا هەم رووسیا لە بواری ئابووریەوە زەرمەند دەبێت چونکە ئابوووریەکەی هێندە بەهێز نییە و هەم ئوروپاش لەوە ترساوە کە ئەگەر رووسیا وەها کارێک بکە چ جێگرەوەیەکەیە لە ڕاستیدا ئوروپاییەکان تەنانەت ئامریکاش لەو چەند ساڵی دواییدا تەنیا لەو بوارەدا لە بواری قسەکردندا و لە بواری کردەوەیدا هیچ کردەوەیەک لە خۆنیشان نادەن لە بواری قسەکردن و محکومکردندا بەردەوام لە ئامادەیدان بەڵام لە بواری کردەیدا ئەوە رووسیەیە بەرەبەرە کردەوەکانی بەڕێوە دەبا لە هەموو ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا رووسیەیە خەریکە بەرەو ئەو هێزە تزاریە ئەو هێزەی کە پێشدا هەیبووە وەک یەکێتی سۆڤیەت بەرەو ئەوە دەگەڕێتەوە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوو وڵاتی زلهێز کە ئێستا وەک زلهێز ناویان هەیە یەک رووسیا و دوای ئەو تورکیەش بە دووی گەڕانەوەی ئیمپراتوریەتی عوسمانیدا و رووسیا بە دووی گەڕانەوەی تزاری رووسیا ئەوەی کە یەکێتی سۆڤیەتە ئەو دوو جەمسەرە ئێستا دەیانهەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خۆ بنوێنن کە بە باوەڕی من ئەوە رووسیەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زیاتر دەتوانێت سەرکەوتوو بێت